لا هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە ڕێکخراوی مەرزیە لە درێژەی کار و چالاکیە هونەریەکانیاندا پێشانگایەکی فۆتۆگرافی بە ناونیشانی تەنیاترین ژن بۆ وێنەکانی هونەرمەندی کۆچکرد و فەتانی وەلیدی دەکرێتەوە. لە هاوکارمان ڕێژنە ڕزگار لا نێو پێشانگاکە زانیاری زیاتر وەردەگرین. ڕێژنە سڵاو. بەڵێ سەوسان سلااو لە ئێوە ئەم کاتتان باش. ئێمە ئێستا لە گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکەین وەک هەمیشە ئەم گەلەریە لە شاری سلێمانی بۆ تا ڕەمزی هونەرمەندان و پێشانگا شێوەکاریەکان خۆشبەختانە بەردەوام لێرە پێشانگا فۆتۆیەکان شێوەکاریەکانی هونەرمەندان و فۆتۆگرافەران لێرە دەکرێتەوە و نمایش دەکرێت. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لەلایەن ڕێکخراوی مەرزیەوە بۆ فۆتۆگرافەرێکی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێز ئەفشین فەتاحی پێشانگای کراوەتەوە کە وەک خۆت ئاماژت پێکرد سەوسان پێشانگاکە تایبەتن بە فۆتۆکانی هونەرمەندی کۆچکرد و فەتانی وەلیدی. من بەڕێز ئەفشین فەتاح لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی ئەم پێشانگایە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاک ئەفشین سڵاوت لێبێ، ئەم کاتتان باش بە ئەرک نەبێ بفەرموویتێرە زۆر سپاس دەکەم. مەمنون. بە ئەرک نەبێ زۆر سپاس. زۆر سپاس کاک ئەفشین، چۆن بیرت لەوە کردەوە پێشانگایەک بۆ تابلۆکان یاخۆت وێنەی هونەرمەندی کۆچکرد و فەتانی وەلیدی بکەیتەوە بیکەیتە پێشانگایەک بۆی؟ بە ناوی خوای گەورە و مەزن خولقەنەری عشق و هونەر و هەستی. هەمیشەمە لە فکر و باوەڕ منا بووە بە خاترەوەی هەمە ملەتێکین خاوێنی تەمەدون و فەرەنگ و هونەرین و مەفاخر و هونەرمەندان و مەشاعرێکی زۆر گەورەمانست کە بداخەوە لەبانیان هیچ نەکراوە. من لەوە پێشیش دووسێ دانە پێشانگەم بووە لە هونەرمەندان گەورەی کورد نزیک بە 200 کەس لە گەورەکان وەلی خۆشش جیاوازی فەتانێ وەلیدی ژیانێکی زۆر سەخت بوو و زۆرتر ئەکەفتە بەرچاو بە خاترەوە لە تەمەنی 21 ساڵگیادادا فەتانێ وەلیدی دووچاری نەخۆشی ڕۆحی ڕەوانی بوو و ماڵنشین بوو و من چوون ارتباتێکی زۆر عاتفی و ڕۆحیم بوو تەکیا باعث بوو کە ئەو ژینە سەختە کە هونەرمەندی وەک فەتانە وەلیدی هەست بە تەسویری بکێشم کە خەڵک و ملەت ئێمە بیبینێ و ئەمە یادێکە لە فەتانێ وەلیدی کە بۆ هۆشتارێکە و دەرسێکە بۆ هەمە کە هونەرمەندان خۆمان فرامۆژ نەکەین کە ڕۆژاوا دووچارێک ژیانێکی سەخت وەک فەتانێ وەلیدی نەبن. ژمارەی فۆتۆکان چەندن؟ ئەو کات هونەرمەند چه هەستێکی هەبوو کە تۆ فۆتۆی بەڕێزیانە ئەچرکان؟ نزیک بە 45 تابلۆیە وەلی خۆ من زۆرتر کارم کردووە. فەتانێ وەلیدی شاید سەخت بێ ئەم قسەوە لێ ئەسن لە دنیای خۆیان بوو و ڕەسمگردن بۆ ئەوە هیچ معنیەکی نەبوو و حسێکی نەبوو بە خاترەوە نەخۆشیەکی ڕۆحڕەوانی زۆر بوو کە دەرگێکی باشی نەولەوە ڕەسمەگرن بۆ چێز. فەتانێ وەلیدی بە جەسم زین و بوو بەڕاستی بە هەست و بە ڕۆح فەتانێ وەلیدی ساڵهای ساڵەکە مردوو. کام فۆتۆیە لە لای تۆ تایبەتترینیانە و چ چیرۆکێکی لە پشتە ئەگەر لە خەیاڵت بێ؟ وەڵا هەموو تابلۆکان بۆ من خاترەز هەر ڕۆژێکی دنیاە بوو ژینێ بوو باوەڕکە و خەڵوەتە فەتانێ وەلیدی بوو هیچ کە نەیزانی من زۆر حەزمەکرد هەر جۆری هەست بە ڕەسم بەشێکی فرەکەمی بە مردم نیشان بوو کە خەڵوەتی فەتانە چەنە سەخت بوو چەنێ تەنیا بوو. هەموو ڕەسمەکان بۆ من خاترەیە بەڕاستی هەمووی دەرد و ڕەنجی تەنیایی فەتانە بوو. شادەگەر فەتانە تووشێم نەخۆشی نەبووایە ئەلان بۆ خۆی ناو دەنگێکی بوو لە هەموو عالەم دۆری شلۆغ بوو. بەڵام هەمە هەرکێ فەقیر بێت و هەرکێ نەخۆش بێت هەمیشە تەنیایەکەین. فۆتۆگرافەری لەگەڵ موزیک چی بەیەکیانەوە دەبەستێتەوە؟ بە نەزەر من فۆتۆگرافی هەتوانی بێژین هەرە و دەنگەسە هەرە و موزیکەسە بەڵام وێسیاوە وەلێ خۆ هەزاران قسەی هەست. فەتانەی وەلیدی دروسە دەنگی بوو و خامۆش بوو وەلێ ڕەسمەکانی پۆرترەکانی باستابی دەرونیاتی فەتانەی وەلیدیە کە هێمە شاید بە دەنگی ڕەسم ئەمانە ببینین و بشنەفین. پێشتر ئەم پێشانگایەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کردوتەوە یاخود ئەمە یەکەمین پێشانگایە لە شاری سلێمانی بکرێتەوە؟ ئەمە یەکەمین پێشانگەس لە ژیانی دادە فەتانەی وەلیدی بەڵام خۆ پۆرترێ هونەرمەندان کورد لە ڕۆژهەڵاتی چا بووە و ڕسمی دادە فەتانێش بووە وەلێ بە تایبەت ژینی دادە فەتانە بێ ئەمە یەکەم جارە. بەنیازیت لە پرۆژەی داهاتوودا کار بۆ هونەرمەندانی تری هاوشێوەی هونەرمەندی کۆچکرد و فەتانی وەلیدی بکەیتەوە؟ وەڵا من زۆر نزیک 15 ساڵە
ئەم پرۆژەی پردرەی هۆنەرمەندانی کوردمە دەست پێ کردووە بە خاطرەوە مۆزوعێکە شاید کەمتر تەوەجۆ پێکراوێ کەمە هونەرمەندە لێ گەورەمانەست بەداخەوە عەکسێک و ڕسمێک و هونەریان لێ نییە ئێمە بگەڕێنەوە بۆ دوا کەسێ وەک مامۆستا هەژار حەسەن زیرەک زمانێکی زۆر فرەنیە وەلێ ئەوێنی ڕسمێکی باش و هونەریان لێ نییە مەفاخری گەورەی هێمن وەلێ ئەوێنی ئەو ملەتەکان وانین ئەگەر هونەرمەندێکی چیان بووگە مەسەن تۆ تەواشای مامۆستا شەریار کرد لە تەبریز لە ئارامگای و لە قەوری و ناوەکەی و دەنگی و هەموو جۆر ئیشی بۆ کراوە وەلێ هێمە ئەم گژ هونەرمەندمانە هەست ئیشێکی وا تایبەتی بۆ نەکراوە. زۆر سپاس بە هیواین لەمە دوا ئێوەی فۆتۆگرافەران هونەرمەندان بتوانن کە کار بۆ هونەرمەندانی هاوشێوەی هونەرمەندی کۆچکرد و فەتانەی وەلی دیش بکرێ بەڵێ سەوسەن گەر کاتمان هەبێ پێم خۆشە یەکێک لە ئەندامانی ڕێکخراوی مەرزیە بدوێنین کە بەڕێزیان لێرە ئامادەکاریان کردو بۆ بکردنەوەی ئەم پێشانگایە بەڕێز زریان ئەحمەد لەگەڵمان ئامادەیە کە بەڕێزیان ئەندامن لا ڕێکخراوی مەرزیە زریان خان ئەم کاتت باش زۆر سپاس بیرۆکەی دروستبوونی پێشانگایەکی لەم شێوەیە بۆ فۆتۆگرافەرێکی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن بوو لەلایەن ڕێکخراوەکەی بەڕێستان بەڵێ بەڕاستی لەلایەن گروپەکەی بەڕێز ئەفشین فەتاحیەوانێ پێشنیاری ئەوەمان بۆکرا و ئێمەش زۆر بە خۆشحاڵیەوانێ زۆر بە ئامادەیەوانێ ئامادەی خۆمان دەربڕی بۆ ئەوەی کە بتوانین بەیەکەوە شتێکی لەم بابەتە پیشانی بینەرانی باشووری کوردستان بێت. تا چەنە گرنگە ئەم پردی پەیوەندی هەبێت لە نێوان فۆتۆگرافەرانی شارەکانی کوردستانە خۆت پارچەکانی تری کوردستاندا بەڵێ بێگومان بەڕاستی ئەوە کارێکی زۆر گرنگە و ئەمە ئەو جیاوازیە لە بینمانە کاڵ ئەکاتەوە کە ڕۆژهەڵات ڕۆژئاوا باشوور ئێمە ئامانجمان ئەوەیە کە هونەر پیشان بین ئیتر لە هەر پارچەیەک بێت و لە هەر شوێنێک بێ بەڕاستی بۆ ئێمە هیچ کێشەیەک نییە بگرێ سەربەرزیە بۆ ئێمە دەستان خۆش بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان و گشت ئەندامانی ڕێکخراوی مەرزیە بەڵێ سەوسان پێشانگاکە لە هۆڵی گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکە ئەمڕۆ کراوەتەوە و ڕۆژانە بەردەوامی دەبێت و هەر بینەرێک خوازیارە ئەم فۆتۆتاپ ناوازانەی هونەرمەندی کۆچکرد و فەتانی وەلیدی ببێنێ لێرە دەتوانێت بینەریان بێت ڕێژنە سپاس.